هەنگاو لە قۆناغی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. شەمەندەفەری پێشبڕکێکە لە هەر وێزگەیەک ڕاوەستا و زانکۆیەک دابەزی. ئێستا تەنها 6 زانکۆ ڕوبەڕوو یەکتر دەبنەوە تاکو 3 زانکۆ خۆیان بگەنە قۆناغی پێشکۆتا. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی لوبنانی فەڕەنسی و زانکۆی سەلاحەدین بەریەکەوتن. گەرچی سەرەتا هەردووکیان بەلاوازی دەستیان پێکرد، بەڵام هەر لە کردنەوەی کەتەگۆری دووەم ململانێکە گەرم و گۆڕتر بوو. با تەواوبوونی کەتەگۆریە زانستیەکان هەردوو زانکۆ لاوازیان بەدەرکەوت، بەڵام زانکۆی لوبنانی فەڕەنسی زانیاری گشتیان باشتر بوو لە زانکۆی سەلاحەدین، بۆیە خێراگەڕانەوە و توانیان خاڵی زیاتر تۆمار بکەن. بەڵام زانکۆی سەلاحەدین بەختیاوەری نەبوو، نەیتوانی بەردەوام بێت لە بەدەستهێنانی خاڵی زیاتر. لا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەکەسی زانکۆی سەلاحەدین زۆر هەوڵیدا بگەڕێتەوە بە شێوەیەک ترسی لای قوتابیانی زانکۆی لوبنانی فەڕەنسی دروست کرد کە بەم شێوەیە بەردەوام بێت سەرکەوتنیان لە دەست دەفرێنێت. بەڵام زانکۆی لوبنانی فەڕەنسی توانی خۆڕاگر بێت و خەونی سەرکەوتنی زانکۆی سەلاحەدین لەناو ببات. لە کۆتاییدا زانکۆی لوبنانی فەڕەنسی با کۆی 95 خاڵ بەرامبەر 85 خاڵی زانکۆی سەلاحەدین خۆی گەیاندە قۆناغی چارەکی پێشکۆتا و زانکۆی سەلاحەدین بە سەربەرزیەوە سەکۆی بەرنامەکەیان بەجێهێشت. ئێستا ڕوبەڕووبوونەوەی یەکەم لە چارەکی پێشکۆتا دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم بە دیداری ئازیز شادەبم لە قۆناغی چارەکی پێشکۆتا و دوو زانکۆ بەریەک دەکەون و نزیگەبنەوە لە فاینەڵ. زانکۆکان بریتین لە زانکۆی نێودەوڵەتی کوردستان هەولێر، من ناوم محەممەد ئەبوبەکرە، تەمەن 10 ساڵم، قوتابی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی کوردستان هەولێر. هیواخوازم لە داهەتا بووم بە پزیشکی دڵ هەولێر. ناوم محەممەد تاڕقە، تەمەنم 19 ساڵە، قوتابی قۆناغی دووەمی کۆلێژی پزیشکی گشتیم لە زانکۆی کوردستان هەولێر. هیوادارم لە داهاتوودا ببم بە پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمات. من شەرکۆ محەممەدە، تەمەنم 20 ساڵە و قوتابیم لە قۆناغی سەیەم لە بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی کوردستان هەولێر. هیوادارم لە داهاتوودا ببم بە خاوەن کۆمپانیایەکی ئایتی. من ناوم هاوردی دارات، تەمەنم 18 ساڵە، قوتابی قۆناغی دووەم لە بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی کوردستان هەولێر و هیوادارم لە داهاتوودا ببم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. بێگومان ئێمە ئاگادارین کە لە قۆناغی چارەی کۆتایی هەم تیمی بەرامبەر هەم پرسیارەکانیش قورستر دەبن، بۆ ئێمە تا پێمان کراوە زانیاریمان کۆکردێتەوە لە بوار جیاجیەکان و هیواخوازین و گەشتبینین کە بیبینەوە. بۆ چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ هەڵم داوە لە سەرچاوەیەکی فراوان زانیاری گشتی کۆبکەمەوە بە هیوای ئەوەی سەرکەوێت. بۆ چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ من و هاوڕێکانم باش خۆمان ئامادە کردووە و زانیاری باشمان کۆکردێتەوە لە ڕێگای کتێب و ئینتەرنێتەوە و هیوادارم سەرکەوتوو بێت. لە چارێکی کۆتایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ ئێمە زۆر باش خۆمان ئامادەمان کردووە و بە تایبەتی لەو کاتگۆریانە کە ئێمە پێشتردان خراپ بووین بە هیوای سەرکەوتنی زانکۆمان. هەروەها زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی، ناوم یادرزگار محەممەدە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازم لە قۆناغی سێم بەشی ئەندازیاری شارستانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و ئاواتەخوازم لە داهاتوودا بم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. من ناوم مەستان ڕاستی، تەمەنم 22 ساڵە، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی دوو. هیوادارم لە داهاتوودا بووم بە دیزاینەرێکی سەرکەوتوو لە بوارەکەی خۆمدا. من ناوم پڕوشە دیار بەکرا، تەمەنم 19 ساڵە، فێرخوازم لە قۆناغی یەک بەشی کارگەڕی کار لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. هیوادارم لە داهاتوودا ببم بە بزمزبوومەنێکی سەرکەوتوو. من ناوم پێشواز عوسمانە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازی قۆناغی سەی بەشی ئایتیم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە داهاتوودا هیوادارم بم بە پرۆگرامسازێکی سەرکەوتوو. بێگومانم قۆناغە زۆر قورسترە بێت لە قۆناغەکانی پێشتر و پرسیارەکان قورسترە بێت، لەبەر ئەوە تیمەکەمان زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە و هیوادارم سەرکەوتوو بین بە پشتیوانی خوا و تاکیدیشم کە سەرکەوتوو بین. بە قۆناغی سێم زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە
دڵنیام کە پرسیارەکان ئاسان نابێت و بەرامبەرەکەشمان ئاسان نابێت بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی کە بتوانین سەرکەوتوو بین. سەرکەوتنمان لە قۆناغی یەکەم و دوام بۆ هەندێرێکی گەورە بۆ هەوڵدانمان بۆ قۆناغی سێیەم لەگەڵ گروپەکەماندا بەردەوام بووین لە هەوڵدان و کۆکردنەوەی زانیاری چونکە ئەمازانی پرسیارەکان بەرە قورس بوونەڕوا و هیوادارم لە قۆناغی سێمیشدا سەرکەوتوو بین. لەبەری کە نزیکە بینەوە لە فایناڵی بەرنمەکە و پرسیارەکان زۆر قورسە بن بەرەو قورستر و سەختتر ئەڕۆن لەبەرەمە پێویستە بە باشتری خۆمان ئامادە بکەین و ئامادەکاری باشیشمان کرد دووبارە بۆ ئەم بەرنمەیە و هیوادارین کە سەرکەوتنێکی باش بەدەست بێنین. هەر لەسەر پلانی بەرنمەی یەکەم و دووەم قوتابیەکان بەردەوام بوون لە خۆ ئامادەکردن بۆ قۆناغی سێم چونکە سەرکەوتنیان بەدەستهێنا بوو بەو شێوازی خۆ ئامادەکردنە بۆیە من متمانم پێیانە و گەشتبینم کە پێم وایە ئەیبەنەوە لە قۆناغی سێمیشدا. خۆشەویستان گەڕاینەوە لاتان وە بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت یەک گەل، یەک وڵات، یەک سەرۆک سیاسەتی کام کەسایەتی مێژوویی بوو؟ یەک گەل، یەک وڵات، یەک سەرۆک. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ماوچیتۆن. چێ؟ ماوچیتۆن. ماوچیتۆن؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست ئەدۆڵف هێتلەر کە ئێوە وەڵامەکەتان هەڵە بێ ئێمە ئۆتۆماتیکی مافی ئەوەی کە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن هەچێتە تیمی بەرامبەر زانکۆی بەرامبەر زانکۆی کوردستان هەولێر مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. تەندروستی. تەندروستی. ئەی یاخود بی؟ ئەی. ئەو ئەنزیمەی کە چەوریەکان هەرز دەکات کام لەمانەیە؟ ئەی ئەمیلەیس، بی لیپەیس، سی ئەنترۆکینە، دی تریپسین. سی چرکەدانێ؟ بی لیپەیس. بی لیپەیس. محەممەد کاتان زۆرە بوو دڵنیا بوون لە وەڵامەکەتان؟ خۆی لە زمانی ئینگلیزی لپیت بەمانای چەوری دێ پاشگری ئەیسیش دەیکاتە ئینزایم. لیپێز ئەو ئینزایمەیە کە چەوری هەرز دەکات. ئەمیلەیس زۆر زانیاریم لەسەر نییە بەڵام هەڵە نەبم لەگەڵ ئەمینۆ ئەسیدیتی. ئەنتەرۆکینە لەوانەیە لەگەڵ ئەگەر جەم لێ نەبوو ئەگەر لەگەڵ ئینتەرلۆکینی بی. ئینتەرلۆکینیش ئیشی ئەوە نییە ئیشی چۆندڵی هەرزکردن نییە. تریپسینیش هەڵە نەبم ئەنزیمێکی گەدەیە. غەڵەت نەم. باشە بابزانین لیپەیس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئێمەشە تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. پاتۆجینەکان بۆ و مایکرۆ ئۆرگانانە دەگوترێت کە ئەی دەبنە هۆی نەخۆشی، بی لە ناو لەشی ئاژەڵاندا هەنە، سی سوودمەندن بۆ لەش، دی لە ناو ڕۆگەکاندا هەنە. سی چرکەدانێ؟ دەچرکەتان ماوە؟ وەڵام؟ ئەی دەبنە هۆی نەخۆشی. ئەی دەبنە هۆی نەخۆشی. زانیاریتان هەبوو؟ پێشواز. بەڵێ پاسۆجینەکان لە ناوی خۆیەوە پاسەوانن کە
کورتکراوەیەوەیە کە نەخۆشیە مانای نەخۆشیەگەنە باشە شەرحەکەت ڕاستە بەس با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستەوە دەخاڵتان بەدەزێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وەرزش ئەی یاخود بی کام لەم یاریزانانە پاڵەوانی جامی دەیڤسی تێنس بوو بۆ ساڵی 2010 ئەی لوکاس پاولی بی ڕافایل نادال سی نۆڤاک چۆیکۆڤیچ دی مارین کیلیچ سی چرکەدانێ ديفيس كاس منتخباتي تنسي حقيقة جراند سلامية منتخباتي أي أمن جملوي نوم مارين كيليتش ممكن تقول رافائيل نادال يعني NBA آسيا دە شرکەتان ماوە زوو وەڵامێک بمەنێ وەڵام ئەی لوکاس پاڵ ئەی لۆکاس پاولی مناقەشەکەتان لەسەر چی بوو؟ من دەزانم نۆڤاک جۆکۆڤیچ لە سال 2010 زۆر خراپ بوو لە گەمەیدا هەفدە خراپ ئەژدە خراپ لە 19ەوە گەڕایەوە باش بووە بەس نزام جۆکۆڤیچ لە ئەژدە خراپ بوو ئەژدە خراپ بوو گومانمان لە بینی لوکاس پاڵی و ڕافایل نادال بوو ئەم بەبیرمە ڕافایل نادال ئەی مارین کیلیچ ناویتان بیستووە؟ ئەگەر ئەو بێ ئەو بێ هیوادارین سەرکەوتوو باشە با بزانین لوکاس پاولی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی کوردستان هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مارین کلیچ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کاتەگۆریەک هەڵدەبژێرن تەکنەلۆژیا ئەی یاخود بی ئەی یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لە ساڵی 1956 لەلایەن کام کۆمپانیاوە دروست کراوە A. IBM B. Dell C. Apple D. Microsoft سی شرکەتانەیە دە شرکەتان ماوە وەڵام AIBM بۆچی مەستان IBM تان هەڵبژارد لە بینی ئێ و بیا تۆزە شکمان هەیە بەڵام دی و سی نییە هەستەکەین دی و سینە چکاوانە یعنی درەنتر دروست بوون مایکرۆسۆفت و ئەپڵ نوێترن لە چاو IBM و دێڵ ئۆکەی دێڵ و IBM لە نێوانەوە شکتان هەبوویەوە بەڵام IBM تان هەڵبژار باشە با بزانم IBM وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. IBM لە ئێستاشە هەر پێشڕەوە لە دروستکردنی هارد دیسکە. زانکۆی کوردستان هەولێر کاتەگۆریەک هەڵدەبژێرن. بیرکاری بیرکاری ئەی یاخود بی ئەی تێگڕای ژمارە سێ و یەک لەسەر سێ دەکاتە چەند؟ ئەی یەک بی 4 لەسەر سێ سی 10 لەسەر سێ دی 5 لەسەر سێ سی چرکەتانێ سی دە لەسەر سێ سی 10 لەسەر سێ باشە کاتتان زۆر مابوو بۆ لەم پرسیارەکان زۆر قورسن و فریان ناکەوین و کاتەکە کەمە زوو وەڵامتان نایەوە. تێکرا واتە کۆکردنەوە سێ یەکسانە بە 9 لەسەر سێ و کۆ یەک لەسەر سێ دەکاتە 10 لەسەر سێ. ئەگەر بۆچی تێگڕایانی کۆ؟ ئەڤرێج بۆچی کۆ؟ تۆزێ پەلەتان نەکرد؟ یا تێگەیشتی پرسیارەکە نیوەی وەڵامەکەیە دەڵێن. باشە بابزانین 10 لەسەر سێ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان هەڵەیە بەداخەوە وەڵامی ڕاست 5 لەسەر سێ تێکرایانی ئەڤرێج و دەبێ دابەش دوو بکرێن نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ تەکنەلۆژیا بۆ جاری دووهەم تەنها بیماوە کەواتە بی. کام لەمانەی خوارەوە سیستەمەکان لە هاکەر دەپارێزن؟ ئەی ئەنتیڤایرەس بی فایروۆڵ سی هارد دیسک دی باکەپ سی چرکەتانێ. بی فایروۆڵ دی بی فایروۆڵ پروشە بۆچی فایروۆڵتان هەڵبژات؟ لە بینی سیودیا بە تاکیدی زانیمان کە ئەو دوانە نییە فایروۆڵ و ئەنتایڤایرەس منێتەوە ئەنتایڤایرەس بۆ ڤایرۆسەکانە و فایروۆڵش بۆ هاکەرەکانە. دیواری ئاگرینیت بە دەوری کۆمپیوتەر ئەنتیڤایرەسی تر ئەنتیڤایرۆسەکانە ئێوە بۆی چوون. ئەی باکاپ ئیشەکەی چییە؟ باکەپ سیستەمەکە خەزنەکات بۆی هەست کێشەیەک دروست بێت لە سیستەمەکەیە بتوانانی ڕیستۆرێکیتەوە بۆ پۆینتە بە شوێنێکی تر خەزنێکەی باشەوە لە هاکەریش دەی پارێزرێ یا نایپارێزرێ؟ باوەڕ بەس ئیشی یەکەمی ئەوە نییە باکە بۆیە زانیاریەکان نەفەوتە بۆ ئەوە نییە ئیشی یەکەمی بۆی لە هاکەر پارێزرێ. دە باشە بەبزانین فایروۆڵ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا. کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا جوگرافیا ئەی یاخود بی ئەی گەورەترین دوورگەی وڵاتی ژاپۆن کامەیە؟ ئەی کیوشۆ بی هۆنشو سی شیکۆکو
دی یاکۆشیما سی چرکەتان كام يكلم كام بس جملة ياكل دە چرکەتان ماوە كيوشو اي كيوشو وەڵام وەڵام ئەی کیوشۆ ئەی کیوشۆ لەو ناچێت زۆر زانیاریتان هەموو بێ لەو هەموو شە کیوشۆ زانیاریتان هەبوو هۆش و هیچ بەس شێر کۆکەمە بەس ئەزان هەمووی شیتیە بەس شێر کۆکەمە لێرە چیا شێر کۆکەمە نەنووسرایە ئەو شێ و کێ و دورگەی شێرکۆ یا دورگەی کە شێرەکان تیاکۆ بنەوە جا شێرکۆ تۆ خۆ دەوێری بڕۆیتە دورگەیەک پڕبێ لە شێر لۆنا ئەگەر بەخۆی شێربی لێنە لیان ناترسی وڵای تۆ شێری ئازای باشە بابزانین کیوشۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست هۆنشوو نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن زانست زانست ئەی یاخود بی ئەی ئایۆنی H+ چەند ئەلکترۆنی تێدایە ئەی سفر بی یەک سی دوو دی سێ سی چرکەتانێ هيدروجين كمالية يك آخر سنة دە چرکەتان ماوە وەڵام بي يك بی یەک نية صفري مەستان کێ ئەی و یەک و کێ ژمارەیشتری هەڵبژارد مەستانی یەک منەموت سفر هيدروجين كمالية لا خشتي خولية لا كمالية كايا لبر ببي وهالمام جارت ئایۆن واتای چییە لە کۆڤەلەنت بووندا ئێمە بەندی ئایانی و بەندی کۆڤڵند بۆند و بەندی ئایانیمان هەیە بەندی ئانی واتە دوو توخم کە کارلێگەکەن بەیەکەوە شێری ئەلکترۆنەکەن بۆمە H2O باشە ئەچەکە و ئۆکا شێری ئەلکترۆنەکەن ئیتر ئەوەیە مەبستەکەی لەم پرسیارە دوو تۆن دەبینی دوو تخم دوو تخمی تایە ئێمە پێ و دیاریمان نەکرد بەپی ئەوەی کە هایدرۆجین ئەکرێتە چ کۆمەڵەیەکەوە لە خشتەی خولیا بەپی ئەوە دیاریمان کرد باشە با بزانین یەک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە هایدرۆژین یەک ئەلکترۆنی هەیە ئایۆنی پلاس یعنی واتە لە دەستی داوە کەواتە سفر دەمێنێتەوە و سفر وەڵامە ڕاستەکەی و نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی کوردستان هەولێر بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن باوەی ئێمەش زانست بێ زانست تەنها بی ماوە کەواتە بی کام لەم کانزایانە لە ناو ئاودا هەڵدەگیرێت لەبەر ئەوەی زۆر بە خێرایی لەگەڵ هەوادا کارلێک دەکات ئەی سۆدیۆم بی فۆسفۆری سپی سی
فۆسفۆری سوور دی گۆگرد سی چرکەتانێ بس گۆگرت بە ئینگلیزی سەلفەر سلڤەر فۆسفۆرس پێچ سۆدیۆم سۆدیۆم یان ئەو سپیان فۆسفۆرس فۆسفۆری سوور نازم بەزم حەز دەکەم گۆگرت ئەم حەز دەکەم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام بی فۆسفۆری سپی بی فۆسفۆری سپی زانیاریتان هەبوو محەممەد نەخێر ئەوم دەزانی ئەو بزانم یەک لە ینی مۆست ریاکتیڤ زۆرترین کارلێک دەکا غەڵت نەم سیوە کەپەر بەس لەوانە ئەوی تێدا نەبوو دڵنیا بووین کە سۆدیۆم نییە لە تاقیگەی کیمیایی بینیوتانە شتی واتان بینیوە فۆسفۆرمان نەبینەوە لە تاقیگەیکی می دەتان بینیوە هاتەن لە تاقیگەی ئیش بە شتیوان ناکەین چکە لەوانەیە کەلوپەلی پێویستمان نییە دەبێت عینەک لە چاوی گۆگڵس و دەستوانە و دە باشە فۆسفۆری سپی بابزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خەڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کاتەگۆریەک هەڵدەبژێرن. جوگرافیا جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی گەورەترین دورگە لە دەریای ناوڕاستدا کامەیە؟ ئەی ماڵتا بی گۆزۆ سی مالۆرکا دی سیسیلی سی چرکەتانەیە دی سیسیلی دی سیسیلی پێشەوەی وەڵامەکان بێ ئەویان و لەبەر تاکید خۆمان خۆتان ینی پێشەوەی کە زانیاریان هەبوو لەسەر ئەیوبیەکە دەکەوێت تانزانی سیسیلیە یا چۆن وا دڵنیا بوون چون بۆ سیسیلی نەوەڵا هەر زانیاری حەزەکەم لەکوایە سیسیلی لە خواری ئیتالی ئیتالیا خۆی شقلی لە پوتێکە چێوەکو وایە شەکەیکی لە ئیتالیا لە سیسیلیا بێ سیسیلی ئەی ماڵتا لەکوایە ماڵتا لە لای ڕۆژئاوای سیسیلیە بەس ناتوانم بڵێم دەزەبێت کوێ ئەو لە ناو دەریاکە لە ناو دەریاکە لە شوێن ناو دەریای ناوڕاستە باشە حەستان نەکرد کەس ئەم دوورگانەتان نەبینیوە وەڵامی شیشیانم نەبینی مەگەر بەخەو خۆشە بڕۆیا هاوینان هەمووی حەزەکە کەس نییە باشە بابزانین سیسیلی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر هونەر ئەی یاخود بی ئەی لە هونەری فۆتۆگرافیدا کامێرا کە لە بنەڕەتدا وشەیەکی لاتی نییە بە چ واتایەک دێت؟ ئەی سندوقی وێنە بی ژوور سی سندوقی ڕووناکی دی هیچ کام سی چرکەتانەیە لاتینیە دڵ وشەیەکی لاتینیە
وش لاتي لا ويدا هدايا العربي هدايا كاميرا فوتوغراف لا كاميرا كاميرا ايش جور هنا عربيتها دەچرکەتان ماوە بی ژوور بی ژوور شێرکۆ تۆزێ بۆمان باسکە بۆچی ژوورتان هەڵبژار چونکە وشەی کامێرا لە عەربی وهاتووە لە وشەی قومرە واتە ژوور و منیش فۆتۆگرافەرم چۆن چۆتە ناو لاتینەوە زۆر وشەی لاتینی و عەربی هەیە ینی تێکەڵا شرکۆ بەخۆشی وەکو فۆتۆگرافەرە جا شێرکۆ خۆی فۆتۆگرافەرە وڵا شێرکۆ تۆ بێ بزانی ینی وانە لۆی وەڵامدا تەواوە هەر شکلیشی بە کامێرەمان نەچوی کە ئاواغیت باشە کامێرا بە سندوق ناچێ سندوقی وێنە یاخۆ سندوقی ڕووناکی وەختی خۆی کۆن یەک وشەیە کامێرا وشە یەک وشە ئەگەر دووەشە بە نازم بەس یەک وشەیە باشە با بزانی ژوور وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ ئافرم شێرکۆ وەڵامەکەت ڕاست بوو لە قەمرەوە هاتووە قەمرەت القیادە بە هۆڵندیش بە ژوورەڵێن کامەر لە کامێرە ها توانی دەخاڵ بەدەستبێنی یاخو توانیتان دەخاڵ بەدەستبێنن و کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن بیرکاری بیرکاری تەنها بیماوە کەواتە بی نرخی ئێن دەبێت چەند بێت بۆ ئەوەی دووتوان ئێن کۆچوار یەکسان بێ بە 1/16 ئەی 6 بی 8 سی ماینس 3 دی ماینس 8 سی چرکەتان هەیە جوابەکە دی ماینەس 8 دی ماینس 8 بەڵێ کاتتان زۆر مابوو چۆنتان حەل کرد ئەو معادلێ ئەگەر ئێن ناقسەشت بێت کەواتاوێ بە دوو توانی ناقص چوار ئەزانین بۆی دوو توانی ناقص چوار کێڵی 1/2 توان چوار کە دوو توان چوار ئەکاتە 16 کە تەواتە 1/16 باشە با بزانین ماینس 8 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن دووبارە هونەر هونەر تەنها بیماوە کەواتە بی لە هونەری فۆتۆگرافیدا یەکەی پێوانەکردنی ڕووناکی کامێرا چییە؟ ئەی لوکس بی کاندێلا سی وات دی لومیناس سی چرکەتانێ دە چرکەتان ماوە زوو وەڵام دی لومینەنس دی لۆمینانس لۆمیناس دی لۆمیناس شێرکۆ زانیاری و نەبوو
خی ئیشم بۆ زۆرە کامرم نەکردیە. محەممەد تۆ زانی باتای ڕووناکی دێ لومینیشن لومنیت یعنی برێ ینی جێکە ڕووناک ئەی لوکس و کاندێلا وات پەیوەندی بە کارەباوە هەیە کاندێلای ڕووناچی ئەوە گڵۆ پۆشتانەیە. کاندێلا کاندڵ نییە شەمەپە مۆم ئەوەیە شەمع و تۆ پەروانە ئێ بەس بۆ ڕووناچی ئەوی گڵۆپی بەکاردێ بۆ ڕووناچی گڵۆپ باشە بابزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی کوردستان هەولێر بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کاندێلا نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی لەو کاتەگۆریانەی کە ماون مێژوو وەرزشە دەبیات کامیان هەڵەبژێرن وەرزش تەنها ئەی ماوە لە وەرزش کەواتە ئەی کۆنترین پاڵەوانێتی تێنس لە جیهاندا کام لەمانەی خوارەوەیە؟ ئەی جامی دەیڤس، بی جامی ئەمریکای کراوە، سی جامی وێمبڵدۆن، دی جامی یاری هاوینە. سی چرکەتانێت دە چرکەتان ماوە؟ وەڵام جامی ئەمریکای کراوە. بی جامی ئەمریکای کراوە. زانیاریتان نەبوو؟ نەخێر نەخێر. زانیاریمان تۆزێک کەم کەم. ئەزانی جامیان بڵدن هی تەنسە بەس بەڕای پێشواز کۆنتر هەیە لەو پێشواز چۆن ئەم ڕایەت چۆن بۆ هات کە نازانم منش دڵنیانیم بەڵام کۆنتر هەیە لە وێمبڵدن کۆنتر هەیە. اینجا جامی ئەمریکا بێ و کراوەش بێ ها ئیشەکە ئاسانە کراوە کراوە هیچی ناوێت هیچی ناوێت ها یاری بکەوتەوە. باشە با بزانین جامی ئەمریکای کراوە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست جامی وێمبڵدن کە لە هەمووی کۆنترە لە ساڵی 1970 لە لەندەن ساز کراوە و نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی کوردستان هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات ئەی یاخود بی؟ ئەی مەبەست لە لەنتەرانی لەم بەیتەی سالمدا چییە؟ لیقا خوایش دەکەم دایم کە بنوێنێ وەلێ ناچار ڕەزام حرفێ لە جوابت بشنوم با لەنتەرانی بێ. ئەی بینینی یار، بی قسەی ناخۆش و ڕق، سی وەرگرتنی وەڵام، دی قسەی خۆش. سی چرکەتانەیە؟ لقا خواهش لقا يعني بيني خواهش بمعنى خواهش كدايم بنوي ولي ناتاري كأمن بنو بناتاري رزام حرف الجواب يعني رزام حرف قصينا خوش رزام حرف لازم بالا لن تراني بها قصينا خوش لا ده شركتان ماوە؟ سي وەرگرتنی وەڵام. سی وەرگرتنی وەڵام. بۆچی وەرگرتنی وەڵامتان هەڵبژارد؟ نازانی. زانیاریتان نەبوو؟ محەممەد شەرعی جوانت کرد چی بوو ئادەی بۆمان باسکەرەوە؟ لقا بەمانای بینین دێ لقا خواهش دەکەم
داوای بینینی خوا دەکەم کە بنوێنی وەلێ ناچار وەبزان بەمانای کە بە ناچاری بنوم باشە ئەی محەممەدی تر بزانم تۆڵێتی دانوی منەوە بوو دەرێ ڕەزام حرفی لە جوابت بشنەوم یعنی ڕازیم جوابت ببینم با قسەی ناخۆش ڕق ئەم دەم گۆبی بەز لە لە سیڕێکەتی تو بۆیەکی ئەی بۆ بە قسەیان نەکردی محەممەد سێ کە زووتیان سی دموکراسیت ئاوی خراپە باشە با بزانین وەرگرتنی وەڵامێکی ڕاست وەرەگرن یاخۆت وەڵامێکی هاڵە زانکۆی کوردستان هەولێر بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست قسەی ناخۆش و ڕق لەنتەرانی لە قورانی پیرۆزدا هەیە کە کاتێک حەزرەتی موسا بە داوا لە یەزدانەکە بیبینێ ئەویش پێڵێ لەنتەرانی جا هاتۆتە ناو ئەدەبیاتی کوردیەوە و سالم بەمانای قسەی ناخۆش دێت ئێوەش نەتانتوانی ئەو دەخاڵە بە دەست بێنن ئەبواە بە قسەی محەممەدتان کردایە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مێژوو ئەدەبیات کامێ هەڵبژێن ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی کارکتەری سەرەکی هەردوو ڕۆمانی ڕۆژێک لە ڕۆژانی عەفدالێ زەینکێ و هاوارە دیژلەیە مەمەد ئوزون خاوەنی چ پیشەیەکن ئەی شاعر بی ڕۆمان نووس سی دەنگبێژ دی بلوێرژەن سی چرکەدانێ دە چرکەتان ماوە وەڵام سی دەنگبێژ سی دەنگبێژ دوو ڕۆمانی جیاواز دوو نووسەری جیاواز دوو کارکتەری جیاواز یەک بیشە لای ئێوە دەنگبێژیە هیچ زانیاریدان نەبوو زانیاریمان نەبوو لەسەری زانیاریمان زۆر کەمە لە بوارە هیچ زانیارێکدان نەبووە کەسێکی تر لە تیمەکەمان کە ئەمڕۆ لێرە نییە ڕێز ئەو زۆر باشە زانی بابەت باشە با بزانین دەنگبێژ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی شانس زیاوەرتان بوو و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان شاست خاڵ زانکۆی کوردستان هەولێر لە کەتەگۆریەکان تەنها مێژووماوە کەواتە مێژوو ئەی و بی هەیە کامیان هەڵبژێن ئەی قەڵای دوێن لە چیای سەلاحەدین لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر لە چ سەردەمێکدا دروست کراوە ئەی ئاشووریەکان سەدەی حەوتی پێشزاین بی خووریەکان سەدەی 21 پێشزاین سی هەزەبانیەکان سەدەی 9 زاین دی مێنشینی سۆران سەدەی 16 زاین سی چرکەتانێ خێزانی یەکیان بەس ئەخ مێنشینی
دەچرگەتان ماوە زوو وەڵامێکم منێ دی میرنشینی سۆران سەدەی 16 زای دی مینشینی سۆران سەدەی 16 زاین چۆنتان لێکدایەوە وای ئەگەرتی زانیاریمان زۆر نەبوو بەڵام یەکەم باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر سۆران ینی شاری سۆران دەکرێتە بەوە لەسەر چێ سەلاحەدین بەڵام باکووری چۆن قەزای سۆرانیش لە باکوور ڕۆژهەڵاتە دومیش لە باکووری ڕۆژهڵاتی شاری هەولێر یعنی ئەم سەلاحەدینی ئێرە نییە ئەوەی ئەو منتیقی لای کوێ سۆران سۆران تەواو ئێ دومیش کەواتە مینشینی سۆرانە سەدەی 16 زاین محەممەد تۆڵێکی محەممەدی تر هیچی لێ ناڵ زانیاریتان زۆر نەبووە باشە باشە ئاشووریەکان لە کێ بوونەوە نێو سەردەما ئاشوریەکان لە میزۆپۆتامیا خوارەوەی عێراق میزۆپۆتامیا شەتڵە باشە ناکاتە باکووری هەولێر وانە باکووری هەولێر ئەی هەزەبانیەکان ئەوانە لە هەولێر زانیاریمان زانیاریتانی باشە با بزانین مێنشینی سۆران سەدەی 16 زاین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی کوردستان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی با من کەتەگۆریەکان یەک کەتەگۆریتان بۆڵ بژێرمەویش مێژووە زانم زیرەکەن لە مێژوو بەس تۆ عزیێت بەجێشن لە مێژووتان بۆڵە بژێرم مێژوو بەس وەڵامەکەی لەسەر خۆتان مەغۆلەکان بۆ ماوەی 2 ساڵ گەمارۆی شارەقەڵای هەولێریاندا لە کۆتاییدا لەلایەن سەرکردەیەکی کورد شارەکە بە ئاشتی ڕادەست کرا ئەو سەرکردەیە ناوی چی بوو؟ ئەی میر تەحسین بەگ بی میر محەممەدی سۆران سی میر شەرەفەدین گەڵالی دی میر بۆ داغبەگ سی چرکەتانێ کاتا خەریکە نامێنێت زوو وەڵام سی میر شەرەفەدین گەڵاڵی سی میر شەرەفەدین گەڵالی چۆن سیتان هەڵبژارد میر شەرەفەدینی گەڵالی سانیاریتان نەبوو یار ئاواڵدان خۆشمان نازانێت چۆن هەڵبژار لە بینی خۆوانە دیسکەسمانە کریتر کاتەکە نەما میر تەحسین بەگ میری بیستوتانە میر تەحسین بەگ بۆ بزانم میری ئەزیدیەکان بوو لەبەرەوە ئەومان هەڵبژارد باش ئێ میر محەممەدی سۆران باش بۆ ێزانی من خۆی بۆ ئەی بۆچی دوایی لە میر شەرەفەدین گەڵالیتان هەڵبژارد هەراوە لەبەرەوەی کە بۆ ئەو مایەوە ئەو مایەوە باشە با بزانین میر شەرەفەدین گەڵالی وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئەم جارە شانس یاوەرتان بوو دەخاڵی ترتان بەدەستێناوە کۆی خاڵەکانتان هەفتا خاڵ خۆشویستانم قۆناغی یەکەم لە بەرنامەکەمان کۆتایی هات لە نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان هەولێرەمەوەی خاڵەکانتان بۆ بخێنمەوە زانکۆی کوردستان هەولێر چل خاڵ
زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 7 خاڵ. قۆناغی یەکەم کەتەگۆریەکان تەواو بوو، قۆناغی تر ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە. خاڵەکان دەکرێت جیاوازی بەسەرا بێت و بەرز بکرێتەوە. خۆشەویستانم پاشکە میشکە دەینە وڵاتە. کاتگۆری مێژومە هەڵبژارد و پرسیارەکە دەیگوت قەڵای دوێن لە کام سەردەم دروستکراوە و لە لای کێوە. وەڵامەکەمان ڕاست بوو، ئەویش کە میرنشینی سۆران بوو لە سەدەی 16. لە کەتەگۆری ئەدەبیات پرسیارەکە لە مانای بەیتی شعرێکی سالمی ئەپرسی. من وەڵامە ڕاستەکەم ئەزانی کە بی بوو قسەی ڕق و ناخۆش، بەڵام تیمەکەم لە سەوەڵامی سی ڕێککەتن کە وەرگرتنی وەڵام بوو، وەڵامەکەش خەڵە بوو. کەتگۆری بیرکاریمان هەڵبژارد کە داوای تێکڕای نێوان ژمارە سەویەک لە سەرسی دەکرد. ئەوە بوو من زۆر پەلم کرد و ڕێک وەڵامی دە لە سەرسەمداوە، بەڵام خۆی لە ڕاستدا تێکرا کە من بە سەرجەمی تێگەیشتم تێکرا بەواتای کۆکردنەوەی دوو ژمارە و دابشکردن بەسەر دوودادێ. ئەوە بوو 5 لە سەر سێ وەڵام ڕاستەکە بوو و من بە پرسیارەکە هەڵدەگرم. دیممان کاتگۆری هوەری هەڵی بژارد. پرسیارەکە دەیویست بزانێ مانای وشەی کامێرە چییە؟ ئێمە زانیمان وەڵامەکە ژوورە، چونکە من پێشتر زانیاریم هەبوو لەسەر ئەو وشەیە کە دەمزانی لە وشەی قومڕی عەرەبی هاتووە. ئێمە کاتەگۆری تەندروستیمان هەڵبژار و پرسیارەکەی کە بۆمان هات ئەوە بوو پاتۆچینەکان ئەوانن کە ئەبنە هۆی چی. ئێمە پێشتر ئەومان خوێندبوو و زۆر تاکید بووین کە ئەو مایکرۆئۆرگەنیزمانن کە ئەبنە هۆی توشببوونی نەخۆشی و لەبەر ئەومان هەڵبژارد و خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو. لە کەتەگۆری مێژوودا پرسیارەکەمان هەڵبژارد. پرسیارەکە ئەوە بوو کە مەخۆلەکان بۆ ماوەی 2 ساڵ قەڵای هەورێریان گەمارۆدا، بەڵام لە دوای ئەم 2 ساڵە لەلایەن چ میرێکی کوردەوە قەڵاکە ڕادەست کرا بە ئاشتیانە. هەر لە سەرەتای پرسیارەکەەوە ئێمە دڵنیان نەبووین، بەڵام وردە وردە وەڵامەکانمان لا ئەبرد کەممانە کردەوە. لە پاشان داگەشتین بە میر شەرەفەدینی گەڵاڵی بە خۆشحاڵی وەڵامەکەمان ڕاست بوو. لە کاتگۆری وەرزشدا پرسیارێکمان بۆ هاتوانێ کە ئایا کۆنتترین پاڵانێتی تەنز لە جیهاندا کامەیە؟ لە نێوان جامی ئەمریکای کراوە و وەمبڵدندا تەکید نەبووین، بەڵام پێمانەوە بوو جامێکی تر هەیە کە کۆنترە لە وەمبڵدن، بۆیە وەڵامی ئەمریکای کراوەمان هەڵبژارد و بەداخەوای وەڵامەکەمان ڕاست نەبوو. لە یەکێ لە کاتیگۆریەکانی کە هەڵمان بژار تەکنەلۆجیا بوو و پرسیارەکەش ئەو بوو کە یەکەمین هاردیسکی کۆمپیوتەر لە ساڵی 1956 دروست کراوە لەلایەن چ کۆمپانیایەکەوە بووە و جوابەکەش ئێمە لە بینی IBM و دێڵا تۆزێ شکمان هەبوو، بەڵام زیاتر لە IBMەکەوە نزیک بوو زانیاریەکانمان و ئەوشمان هەڵبژار و بە خۆشحاڵی وەڵامەکە ڕاست دەرچوو. خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 40 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 7 خاڵ. ململانەکەی نێوان ئەم دوو زانکۆیە بۆ ئەوەی کە یەکێک لەو زانکۆیانە سەر بکەوێ بچێتە قۆناغی داهاتووە. قۆناغی داهاتووش نزیکتر ئەبێتەوە لە فاینەڵ. فاینەڵیش یعنی نازناوی ئەستێرەکانی زانکۆ بە واتای ئەوەی کە هەش کەسێ ئەو نازناوە بەدەست بێنێ، هەر زانکۆی ئەو نازناوە بەدەست بێنێ دەبێتە براوەی خەڵاتی یەکەم. خەڵاتی یەکەمیش بریتە لە 20,000 دلار کە بۆ هەر قوتابیەک 5,000 دلار و خەڵاتی دووەم 10,000 دلارە کە بۆ هەر قوتابی 2500 دلارە توانن سەفەری پێ بکەن بۆ سیسیلیا یاخود ماڵتا توزانم لاپتۆپێکی پێ بکڕن، کتێبی پێ بکڕن و هیوای سەرکەوتتان بۆ دەخوازمەوە. اینجا بابینەوە سەر ئەم قۆناغەی بەرنامەکەمان کە بریتە لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. خۆتان دەزان هەر زانکۆیی قوتابیەکەتە لای من بۆ ئەم دوو قوتابیە 5 پرسیار هەیە وەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد بە خێراتی.
لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد. محەممەد تۆش بەخێر بی. 5 پرسیار هەر پرسیارێ 5 خاڵی لەسرە. پرسیار یەکەم دەڵێت کەشتی تەیتانیک لە ساڵی 1912 لە کام بەندەری بەریتانیا بەرەو نیویۆرک زانکۆی کوردستان. لەکان بەندەری بەریتانیا لە کام کاریبیان لە ئەمریکا. هەڵێ با پرسیارەکە بە تەواوی بخێنمەوە. کەشتی تەیتانیک لە ساڵی 1912 لە کام بەندەری بەریتانیا بەرەو نیویۆرک بەڕێکەوت. بینی دوو بەندەرام پۆرتسمەث و بریستڵ بەس پۆرتسمەث. پۆرتسمێت بەڵێ هەڵەیە وەڵامە ڕاستەکە ساوثهامپتن. ساوثهامپتن وەڵامە ڕاستەکە بوو نەتوانێت 5 خاڵە بەدەست بێنن. دوم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت وڵاتی کینیا لە کام کیشوەردا؟ زانکۆی ئەمریکی عێراق ئەفریقا. یا زۆر ڕاستە و توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکات. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پایتەختی ئیمپراتۆری بیزانس شارێک؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ئەستەمبول ئەو کاتە پیانەوە و قوستەنتەنیە. ئەستەمبول ئەو کاتە پیانەوە و قوستەنتینیە. زۆر ڕاستەیە توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت. چوارم پرسیار بۆ ئێوە ئەوە پرسیارەکە دەڵێت باراک ئۆباما چەندەمین سەرۆکی ئەمریکا بوو؟ زانکۆی کوردستان هەولێر. ژمارەکەی 49هەمین. محەممەد هەڵەیە یا دەزانی؟ 47هەمین. 47هەمین. ئەویش هەڵەیە وەڵامی ڕاست 44هەمین سەرۆکی ئەمریکا. نەتانتوانی 5 خاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار بۆ ئێوە واتە کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت وەستا ڕەجەب چەکی تۆپهاوێژی بۆ کام میرنشینی زانکۆی کوردستان هەولێر؟ میرنشینی سۆران. میرنشینی سۆران. زۆر ڕاستە محەممەد توانیت 5 خاڵ بەدەست بێنی بۆ زانکۆکەت و زۆر سپاسی ئەوواکەمە توان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان. مەستان بەخێر بیت. زانکۆی کوردستان هەولێر هاوڕێ. هاوڕێ تۆش بەخێر بیت. بە هەمان شێوە 5 پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. پرسیاری یەکەم دەڵێت پێوەری PHی خوێن چەندە؟ زانکۆی ئەمریکی. پێوەری PHی خوێن چەندە؟ زوو خەریکە کاتە نامێنێ. 1. مەستان هەڵەیە هاوڕێزانی؟ 9. نۆش هەڵەیە لە نێوانیاندایە 7.4. ئەوەی کە بیرم بێ هی ئاو حوتە وانە هی خوێن 7.4 نەتانتوانی 5 خاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت گێگا نیشاندەری چ ژمارەیە؟ زانکۆی کوردستان هەولێر. گێگا نیشاندەری چ ژمارەیەکە؟ 1024. هەڵەیە مەستان نەزانی؟ دەبەتوانی 9. دەبەتوانی 9. زۆر ڕاستە مەستان توانیت 5 خاڵ بەدەست بێنیت بۆ زانکۆکات. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پایتەختی نەتەوەیی وڵاتی ئوسترالیا چ شارێک؟ زانکۆی کوردستان هەولێر. پایتەختی نەتەوەیی
سیدنی سیدنی هەڵەیە مەستان هەمیشەم لە مەشکاوە بەس یەک دقە زوو وەڵام بەرێ هەمیشەم لە مەشکاوە مەستان کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە کانبێرا کە پایتەختی نەتەوەیی وڵاتی ئوسترالیا نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت پرۆسەی دیسالینیشن لە ئاودا بۆ چ مەبەستێک بەکاردێت پرۆسەی دیسالینیشن دیستلیشن دیسالینیشن دیستلیشن یعنی مثلا لە ئاو نەفتمان هەیە لێکیان جودا دەکەی بە دیستلیشن لێک جوداکردنەوە پرۆسەی دیسالینیشن دیسالینیشن زانکۆی کوردستان هەولێر ئەڵەی ناوەکەی مەستان تۆزانی ئایۆناندن چی؟ ئایۆناندن ئایۆنادن ئایۆناندن ئایۆنانتن هەڵەیە کەسان نەتانزانی وەڵامە ڕاستەکە لابردنی خوێ نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت نرخی ئای توان پێنج دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارە ئاوێتەکان بێت نرخی ئای توان پێنج دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارە ئاوێتەکان بێت زانکۆی کوردستان هەولێر ماینس 5 ماینس 5 هەڵێ مەستان نەزانی نازانمە بەس لە ژمارە ئاوێتەکان چێ یەک دقە کۆمپلکس نمبر زوو کاتە خەریکە نان سفر سفر سفریش هەڵەیە هاوڕێ وەڵامەکەی تۆش هەڕە بوو ئێستا هەڵە بوو تۆ چی ئەوە 5 رادیکل ماینس 1 وەڵامە ڕاستەکە ئەگەر نرخی ئای توان پێنج دەکاتە چەند کاتێک ئای یەکەی ژمارایەتەکان بێت بریتە لە ئای نەتاتوانێت پێشخاڵە بەدەست بێنن زۆر سوپاسی هەروتانەکەم ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پڕوشە پڕوشە بەخێر بێیت لە زانکۆی کوردستان هەولێر شێرکۆ شێرکۆ خۆش بەخێر بێیت پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسرە و پرسیاری یەکەم دەڵێت یاسای چەندەمی نیوتن بە یاسای ئینەرشیا ناسراوە یاسای دووەم زانکۆی ئەمریکی هەڵەیە یاسای چەندەمی نیوتن بە یاسای ئینەرشیا ناسراوە سێم یاسای سێم هەڵەیە کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە یاسای یەکەم نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بەرزترین لووتکە لە کیشوەری ئەوروپادا کامەیە زانکۆی کوردستان هەولێر ماترهۆرن ماتەکۆرن ماترهۆرن ماتەرهۆرن هەڵەیە پروشە ئازانی پروشە وەڵامە ڕاستەکە ئەلبرس نەتانتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێنن سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام بنەماڵەی ئیمپراتۆری چین دەستی کرد بە دروستکردنی دیواری چین کام بنەماڵەی ئیمپراتۆری چین دەستی کرد بە دروستکردنی دیواری زانکۆی کوردستان هەولێر چینگ چین هەڵەیە پڕوشە ئازانی
یان داینەستی یان بەداخۆگەستان نەتانزانی وەڵامی ڕاست بە نەماڵەی کین نەتانتوانی پێشخاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام وڵات میوانداری کۆبوونەوەی لووتکەی جی7 ساڵی 2009 کرد؟ کام وڵات میوانداری کۆبوونەوەی لووتکەی جی7 ساڵی 2009 کرد؟ زانکۆی کوردستان هەولێر. بەرازیل هەڵێ ڕوشە ئەزانی زانیاری نییە. وەڵامە ڕاستەکە فەڕەنسا. نەتانتوانی و پێنجخاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شۆڕشی پیشەسازی لە کام وڵات سەری هەڵدا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە کام کشوەر؟ لە کام وڵات؟ لە ئەوروپا بۆزان بەس زوو وەڵامێکم بەرەیە کات خەریکە نامێت. ئیسپانیا. هەڵەیە شێرکۆزانی؟ بەریتانیا. زۆر ڕاستە شێرکۆ توانیت پێشخاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر سپاس یارمەتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز. پێشواز بەخێر بێت. لە زانکۆی کوردستان هەولێر محەممەد. محەممەد تۆش بەخێر بێ. کۆتا 5 پرسیارە. پرسیاری یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت دایکە تێرێزا لە ساڵی چەند خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت؟ دایکە تێرێزا لە ساڵی چەند خەڵاتی نۆبلی ئاشتی وەرگرت؟ زانکۆی کوردستان هەولێر. 1957. 1957. پێشواز 1995. 1995. ئەویش هەڵەیە. وەڵامە ڕاستەکە 1979. نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت سەرۆکی ئەمریکا لە کاتی شەڕی دۆمی جیهانی کێ بوو؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. فرانکلین دی ڕۆزڤێلت. فرانکلین دی ڕۆزڤێلت. زۆر ڕاستە پێشواز توانیت پێشخاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بە زیادبوونی پەستان پلەی کوڵانی شلەیەک چی لێ دێت؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. نزمە بێتەوە. نزم دەبێتەوە. هەڵەیە محەممەد دەزانی؟ ناگۆڕێت. هەڵەیە زیاد دەبێت. وەڵامە ڕاستەکە بەرزتر دەبێت. نەتاتوانی و پێشخاڵە بەدەستبێن. ئەگەر نەگۆڕێ و بەرزبێتەوە نیە؟ باشە. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت کام شاری ئیتالیا خاوەنی تەلارێکی لارە؟ کام شاری ئیتالیا خاوەنی تەلارێکی لارە؟ زانکۆی کوردستان هەولێر. میلان. هەڵایە پێشواز زانی؟ ناوی پیزا تاوەرە بەس نازام لەکوێ. ڤێنیس. هەڵێ ناوی پیزا تاوەرە. ڕۆمە. وەڵامە ڕاستەکە پیسا. مەڵێ پیسا تاوەر لە پیسا؟ پیسا تاوەر نییە. پیسا تاوەرەکەم ڕاست. نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن. پێنجەم پرسیار کۆتا پرسیار و پرسیارەکە دەڵێت خاوەنی بیردۆزی ڕێژەیی کام زانە؟ زانکۆی کوردستان هەولێر. ئەلبەرت ئاینشتاین. زۆر ڕاستە محەممەد توانین پێشخاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت فەرموون بۆ جێگەکانی خۆتان. پێشبڕکێکەی نێوان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی کوردستان هەولێر کۆتایی هات. ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی کوردستان هەولێر 55 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 90 خاڵ.
زۆر بەداخەوە زانکۆی کوردستان هەولێر بەجێمان دێڵن من زۆر سوپاسانەکەم کە ئێوە بەشدار بوون لەگەڵ ئێمە و هەوڵی خۆتاندا ماندوو بوون و هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن و کۆڵ لە دەربن و ئینشەڵا ساڵی داهاتوو دەتانبینینەوە زۆر سوپاسانەکەم چەپڵەیە بۆ زانکۆی کوردستان هەولێر و دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەکەم و هیوادارم لە قۆناغەکانی داهاتووشا سەرکەوتوو بن و خاڵێکی باشتان بەدەستهێنا بەردەوام بن پرسیارەکان سەخترە بن قۆناغی داهاتوو ململانەکە سەختتر دەبێت لەبەرەوە وریابن و سعی بکەن و خۆشەویستان زۆر سوپاسی ئێوە دەکەم کە تا ئێستا لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان سپێرم خواتان لەگەڵ و کاتێکیشە بە خۆشحاڵی ئەمڕۆ توانیمان سەرکەوتوو بین و لاوەش مهمتر توانیمان چێژێکی زۆر بینین لە بەشداریکردمان لەم قۆناغەدا و ئیشەڵا هیوادارم لە قۆناغەکانی داهاتوودا سەرکەوتوو بین و بەرەو فاینەڵەچی سەرکەوتوو بین بردمانەوە قۆناغی سێمان تێپەڕاند دڵنیام کە قۆناغی داهاتوو ئاسان نابێت بە دڵنیایەوە خۆمان بە باشی ئامادەکەین و هەوڵەین بەرەو فاینەڵ بڕۆین زۆر پێم خۆشە کە لە قۆناغی سێمیشدا سەرکەوتوو بین هەرچەندە کارەکە ئاسان نابێت و پرسیارەکان قورسترە بن بەڵام ئێمە بەردەوامە بین لە هەوڵدان و کۆکردنەوەی زانیاری و هیوادارم لە قۆناغی داهاتووشدا سەرکەوتوو بین زۆر بە خۆشحاڵی توانیمان قۆناغی سێمی بەرنامەکەش ببینەوە و تێ بپەڕێنین و هەڵێکی باشی خۆمان نییە و توانیمان زۆر بە باشی نمرێکی باش بەدەست بێنین و زۆر خۆشحاڵین بم برنەوەیە و ئەبێ باشتر خۆمان ئامادە بکەین لە بەروی یەک قۆناغمان ماوەکە بەرەو فاینەڵ بچین ئاسان نابێ بەڵام هەڵی خۆمانی بێگومان زۆر خۆشحاڵم لە برنەوەی تیمەکەمان لە قۆناغی سێمیشدا بۆ قۆناغەکانی دواترە بێ هەوڵێکی زیاتر بدەن بێگومانێمە شانازیان پێواکەین و هەم متمانەشمان پێیانە کە سەرکەوتووە بن و ئێمە هەوڵی برنەوەی نازناوەکەین بەداخەوە لە قۆناغی سێم نەمانتوانی سەرکەوین و بەڵام هەستێکی خۆشم هەیە کە بەشداریم کرد لەو بەرنمەوە و لە ڕووی ئەو بەرنمەوە زۆر زانیاریم کۆ کردەوە و سوودێکی زۆر باشە بوو بۆ خۆم بۆ تیمەکەم بەشداریکردن لە پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ تاقیکردنەوەیکی نوێ بە سوود بوو هەرچەندیش حەزمانە کرد زیاتر بڕۆین بەرەو فاینەڵ بەڵام لە ژیاندا دۆڕاو دەبێت هەبێت ئێمەش ئەو جارە دۆڕاوەکە بوو لە پرۆگرامی ڕابردوو دوایەوەی بردمانەوە نمونەی پاریسان جەرمان بەشلۆنم هێناوە بەڵام باوەشم لە بینەچە یاری پاشەوە بەشلۆنە بەرامبەر یوڤانتس دۆڵە ئێمەش ئەم شەوە ئەومان بەسەر هاتوو من بەرپرسیارەکە هەڵدەگرم هەستێکی ناخۆشم هەیە بەڵام لە ڕێگەی پرۆگرامە زۆر کەسم ناسی و زانیاری زۆرم کۆکردێتەوە بێگومان دنیا کۆتاییە ئەگەر وەڵامێک لە پرسیارێکی زانیاری گشتی نەزانی بەڵام بێگومان خۆشترەوە هیوای سەرکەوتن بۆ تیم بەرامبەرش دەخوازم تا ئێستا تیممان زۆر باش بوو بەس بەداخەوە لەو قۆناغەدا زۆر وەڵامی غڵەتماندا بەس ئێمە هەر لە زۆر زانکۆی باشتر بووین و ئینشاڵە ساڵی داهاتوو باشتریش دەبین.